بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست ئەنجومەنی وەزیرانی عێراق پرۆژە یاسای بودجەی 2020 پەسەند کرد و ڕەوانەی پەرلەمانی دەکات. هاوکات سەرۆکی لیژنەی دارایی پەرلەمانی عێراق ڕایگەیاند حکوومەت بەڵێنی داوە بودجەی ساڵی 2021 لە کۆتایی مانگی داهاتوو ڕەوانەی پەرلەمان بکات. ئەم شەو لە بەردامی ئەمڕۆ بە میوانداری بەڕێز هۆشیار عەبدوڵڵا ئەندامی لیژنەی دارایی پەرلەمانی عێراق باز لە پرۆژە یاسای بودجەی عێراق بۆ ساڵی 2020 هەروە 2021 هەروە پرسی موچە خۆران و دۆسەی نەوتیارێم دەکەین. سەرەتا راپۆرتێک دەبین دواتر لەگەڵ میوانەکەمان دەست بە گفتوگۆکەمان دەکەین. ئەنجومەنی وەزیرانی عێراق پرۆژە یاسای بودجەی 2020 پەسەند کرد و ڕەوانەی پەرلەمانی کرد. ئەحمەد مەلا تەڵاڵ وتەبێژی سەرۆک وەزیرانی عێراق ڕایگەیاند بۆ دابینکردنی خەرجی و پێداویستیەکانی سێمانگی داهاتوو. ئەنجومەنی وەزیرانی عێراق بڕیاری داوە لەسەر ڕەوانەکردنی پرۆژە یاسای بودجەی 2020 بۆ پەرلەمان. ناردنی پرۆژە یاسای بودجەی 2020 عێراق بۆ پەرلەمان لە کاتێکدایە بەوەی خۆپیشاندان و ناڕەزایەتیەکانی ساڵی ڕابردوو عادل عەبدولمادی سەرۆک وەزیرانی عێراق دەستی لە کار کێشایەوە بەو هۆیەوە و نەتوانرا پرۆژە یاسای بودجە بۆ پەرلەمان ڕەوانە بکرێت. لە پرۆژە یاسای 2020 کە تاوەکو کۆتایی ئەم ساڵ کاری پێدەکرێت پشکی هەرێمی کوردستان بە لە 12.67 دانراوە کە دەکاتە زیاتر لە 10 تریلیۆن دینار. مع العلم بأن أغلب الوزارات داخل الدولة العراقية متعاملة. لە خۆشیەوە دکتۆر هەیسەم جوبوری سەرۆکی لیژنەی دارایی پەرلەمانی عێراق ئاماژە بۆ دەکات حکوومەتی عێراق بەڵێنی داوە دوای ناردنی ڕەژنووسی یاسای بودجەی 2020 لە کۆتایی مانگی داهاتووش پرۆژە یاسای بودجەی 2021 بنێرێتە پەرلەمان. لەبارەی پرۆژە یاسای بودجەی عێراق جەمال کۆچەر ئەندامی لیژنەی دارایی لە پەرلەمانی عێراق بە ماڵپەڕی کوردووی ڕاگەاندووە حکوومەتی عێراق بۆ دوو مەبەست پرۆژە یاسای بودجەی ساڵی 2020 ڕەوانەی پەرلەمان دەکات. یەکەمیانەوەیە بە گوێرەی یاسای قەرزی ناوخۆ و دەرەکی کە پەرلەمان مانگی 6 ساڵ پەسەندی کردووە لەگەڵ هاتنی پرۆژە یاسای بودجە بۆ پەرلەمان ڕاستەوخۆ ناوەڕۆیکی یاسای قەرز هەڵدەوەشێتەوە. ناوبراو ئاماژەی بۆش کردووە مەبەستی دووەمی حکوومەت دابینکردنی ژمارەیەکی زۆری هەلی دامەزرانی گەنجان و دەرچوانی زانکۆ و پەیمانگاکانە لە کەرتی گشتی کە بە گوێرەی یاسا بەرکارەکان هەموو پرۆسێکی دامەزرانی کەرتی گشتی پێویستی بە چوارچەوەی دارایی هەیە کە تەنیا لە چوارچەوەی پرۆژە یاسای بودجە جێگیر دەکرێت. ناردنی پرۆژە یاسای بودجەی 2020 عێراق بۆ پەرلەمان ئەو کاتە لەگەڵەوەی تاوەکو ئێستا هەولێر و بەغدا ڕێکەوتنێکی گشتگیر و یەکلاکەرەوەیان لەبارەی دۆسی نەوت و خاڵە سنووریەکان ئەنجام نەداوە. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز کاک هۆشیار زۆر سوپاس بۆ ئامادەبوونت کە لە ستۆدیۆکارمان لە سلێمانی لەگەڵمانی سوپاسی بەشداریت دەکەین. ئەگەر سەرەتا لەوە دەست پێ بکەین بۆچی ناردنی پرۆژە یاسای بودجەی 2020 ئەوەندە دوا کەوت کە پرۆژەکەی دەبووە ساڵی ڕابردوو ڕەوانەی پەرلەمان کرابێ؟ زۆر سوپاس کاک حەکیم، سوپاس بۆ جەناب، سوپاس بۆ کەناڵی پێیان و بۆ بینەرانی ئازیزیش. خۆتان نەزانن ئەزمەیەکی اقتصادی گەورە لە ئێستادا لە مستەوای عالەم و لە ئاستی عێراقیشدا بە شێوەیەکی بەرفراوان بەهۆی دابەزینی نرخی نەوت و کۆڕۆناوە هاتوتە پێشەوەوە. پێشتریش بارودۆخی ئەمنی و بارودۆخی خۆپیشاندانەکان و نەڕزایەتی بەرفراوانی جەماوەری لە 2019دا دژ بە حکوومەتەکەی عادل عەبدولمەهدی هەموو ئەوانە ڕێگری گەورە بوون بۆەوەی کە موازنەی 2020 لە 19 بێت بۆ ئەوەی کە بۆ ساڵی 2020 بۆ ئەم ساڵە داراییە قانونێک هەبێت. ئەم ساڵ بۆ ئەوەی بۆ ئەو چەند مانگەی کەماوە لە 2020 حکوومەتەکەی کاظمی پرۆژە یاسایەکی یاخۆ باڵێن ڕەشنووسی یاسایەکی ناردووە بۆ پەرلەمان، پێشتر ناردبووی بۆ حکوومەت بۆی لە ئەنجومەنی وەزیرانە پەسەند بکرێ. ئێمە ئەو کاتە بە شێوەیەکی نافەرمی نوسخەیەکیمان بینی و بڵاومان کردەوە و قسەشمان لەسەر کرد. ئێمە بەشێک لە ئەندامانی لیژنەی دارایی بە تایبەتی ئەندامە کوردەکان و لە ئێستادا لە ئەنجومەنی وەزیران هاتوۆتە ئەنجومەنی نوێنەران و لە ئەنجومەنی نوێنەران چاوەڕوان نەکرێت لەگەڵ دانیشتنەکانی
سەرەتای هەفتەی داهاتوو یاخود لەگەڵ دەستپێکردنەوەی دانیشتەکانی ئەم هەفتەیە کە دێت لە لیژنەی یاسایی بەرزیکەینەوە بۆ خوێندنەوەی یەکەم و دوای ئەوە بۆ خوێندنەوەی دووەم پاشان ڕۆشتن بەرەو پەسەندکردنی لە کاتێکدا چاوەڕوانیەوە دەکرێت کە کێشەی گەورەشی لەسەر بێت چونکە بەڕاستی ئەم پرۆژە یاسایە بۆ ئەم چەند مانگەی کەماوە زیاتر وەکو دۆزینەوەی چوارچێوەیەکی یاساییە بۆی حکوومەتەکەی کازمی بتوانێت قەرز بکانی لە ماوەی ڕابردوودا قەرزێکی زۆری کردووە پێم وایە زیاتر لە 15 ملیار دلار پێویستی بە 27 ملیار دلاری تر قەرز هەیە بۆ ئەوەی کە ئەو کورتێنانە پڕ بکاتەوە کە تەنها لە با بڵێن لە سەرفکردنی موچەی فەرمانبەرانی عێراقا حکوومەتی عێراق پێویستی پێێتی خۆتان نزانن ئێستا داهاتی عێراق زۆر دابەزیەوە بەهۆی دابەزی نرخی نەوتەوە عێراق بە ماگانە پێویستی بە لانی کەم 6 ملیار دلار هەیە و لە ئێستادا داهاتی نەوت لە بینی 2.5 و زۆر جار نزیکە بێتەوە لە 3 و کەم تریش ماگانە پێویستی بە زیاتر لە 3 ملیار دلار قەرز هەیە بۆ ئەوی کە بتوانێت کاروباری دەوڵەت و دەوڵەتی عێراق ببا بەڕێوە لەبەرەوە لە ڕاستیدا بایەخی ئەم پرۆژە یاسایی ساڵی 2020 زیاتر وەکوتم ئەو چوارچێوە قانونیە بۆی کە بتوانێت دەرفەت بە حکوومەتی عێراق کە قەرزی زیاتر بکات چونکە پێشتر بە گوێرەی قانونێکی خاص دەستمان کراوە کردبوون بۆی بۆ چەند مانجێ قەرز بکەن تەسەورەکەم کە ئامانجی سەرکی بریتی بێلەوە بەڵام پێم وایە چ لە ناو لیژنەی دارایی و لە دەرەوەی لیژنەی دارایی ژە ناو پەرلەمانیش کێشەی گەورەی بەدووادا دێت چونکە نسبەتی عەجز نسبەتی کورتێنان بە گوێرەی ئەو تەقدیراتی کە کراوە ئێجگار زۆرە ینی خۆتان نزانن خەرجە گشتیەکان بە 148 تریلیۆن ئەژمار کراوە و داهاتی عێراق باسەوە دەکرێت کە ماگانە 54 تریلیۆنیان با بڵێن دەست دەکەوێت و بەگوێرەی ئەوە بێت طبعاً حتى ئەگەر بیهێنە سەرەوەی کە هەندێک لە قەرزەکانی کۆیت و مستحقاتی شەریکات و هەندێک قەرزی داخلی با بڵێن نەیدەنەوە لانی کەم پێویستیان بە 125 تریلیۆنە بێت لە بینی 125 تریلیۆن بۆ ئەو 54 تریلیۆنەی کە هیانن لانی کەم نزیشی ینی بە دیاریکراوی 71 تریلیۆن عەجز یاخود کورتێنان هەیە ئێمە طبعاً بە تەواتی پێچەوانەی یاسای ئیدارەی مالی و ئیدارەی مالیە ینی قانونی ئیدارەی مالی ژمارە 6 ساڵی 2019 کە ئەڵێ نابێت نسبەتی عەجز لە ساڵ سێ زیاتر بێ ئەمە زۆر زیاترە بەرەوە تەسەورەکەم پرۆژەیەکی پڕیشکالە ینی بەڵێ سەبارەت بە پشکی هەرێم لە 2020 هیچ کاریگەرێکی دەبێت لەسەر مەسەلەی ناردنی موچە کە ئێستا ڕێکەوتنێکی بڵین سەرەتایی کراو بۆ ناردنی 320 ملیار دیناری ماگانە لە بەرامبەر لە 150 خاڵە سنووریەکان ئەگەرم پرۆژەیە پەسەند بکرێت هیچ گۆڕانکاریەک لە ناردنی ئەو موچەیەدا دەکرێت ڕاستیدا هەر کاتێک کە یاساکە پەسەند کرا بە جۆرە ئەو یاسایە ینی با بڵێن حکوومەتی عێراقی مولزەم دەبێت بەوەی کە بە جۆرەی ناوەڕوکی یاساکە عیلاقەی لەگەڵ هەرێمی کوردستان بۆ ناردنی ئەو بڕەپارەی ڕێک بخاتەوە جا لەسەر ئەم بڕەپارەی ئێستا ئەمێنێتەوە یاخود زیادەکات لە ڕاستیدا ئەوەسێتە سەر بەشێکی وەسێتە سەرەوەی کە پرۆژە یاساکە چۆن تێ ئەپەڕێ بەڵام یعنی ئەوەی کە لەم پرۆژە یاسا هەیە و خاڵێکی گرنگە ئەوەیە کە و دەستکەوتیشە تەسەورەکەم ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان وەکو هەموو پرۆژە یاساکانی تر خۆی لێ نەدزێتەوە بریتیە لەوەی کە لەم پرۆژە یاسادا هاتووە کە حکوومەتی هەرێمی کوردستان هەموو داتاکانی خۆی بخاتە بەردەست و بیسەلمێنێ یاخود باسی ئەوە بکە کە لە دوای 2014 بۆ 2018 ئەو قەرزانەی کە لەسەری کەڵەکە بووە داتاکان هۆکارەکانی هەموو تەفاصیلی ئەوە بخاتە ڕوو و دواتر لە ماوەی 30 ڕۆژە دوای پەسەندکردنی یاساکە پاشان لە ماوەی 90 ڕۆژە لیژنەیەکی هاوبەش لە حکوومەتی هەردوولا ینی حکوومەتی هەولێر و بەغدا و دیوانی چاودێری هەردوولا بڕۆن تەدقیقی ئەو تەفاصیلی ئەو قەرزە بکەن کە با بڵێن حکوومەتی هەرێمی کوردستان هەیەی و ئەو کورتێنانەی کە حکوومەتی هەرێمی کوردستان لە 2014 بۆ 2018 هەی بووە کە تامان ئەمەش بۆ خۆی دیسان دەرگایەکی تری گەورە ئەکاتەوە لەسەرەوەی ئایا لە ڕووی یاساییەوە حکوومەتی هەرێمی کوردستان خۆی توانێت قەرز بکە کە بگومان ناتوانێت دووەم ئایا تەفاصیلی ئەو قەرزە کە حکوومەتی هەرێمی کوردستان تا ئێستا ئامادەنیە بیدا بە پەرلەمانتارەکانی خۆی لە کوردستان و بیداتە ڕای گشتی ئایا ئیداتە عێراق و ئایا ئەو مادەیەی کە مادەی 11 طبعا لە موازنەی 2020 دیسانەوە وەکو مادەکانی تری ساڵانی ڕابردوو کە حکوومەتی هەرێمی کوردستانی پابەند دەکرد بەوەی کە بۆ نمونە لیستی موچەخۆران بنێرێ بۆ بەغدا ئایا جێبەجێ دەکای خود جێبەجێ ناکە بەدیدی من و بە تەسەوری من لەبەرەوەی کللتوری حکوومەت و عقلێتی حکوومەت هەر هەمان عقلەتی کابینەکانی ڕابردووە پێم وایە تەنها ئەوەندەیان پێویستە یاخود ئەوەندەیان دەوێت لە ناو یاساکەدا چوارچێوێک بدۆزرێتەوە بۆی بڕەپارەیەک بێت تەفاصیلی تری ئەوەی کە ئەبێ بە ئیلتیزام پێم وایە خوانی لێ ئەدزنەوە باشە بەس ئێوەش دەرەکەوێت لە ئایندی نزیکە بەڵام وەکو ئەندامانی لیژنەی دارایی پێشتر
لە 2009 توانیتان بەبێ ئەوەی کە حکوومەت هێرێم نەوت بنێرێت 453 میلیارد بۆ هەرێم بنێردرێت بڵێن ئەوەتان چەسپان دەکرێمە لە 2020 بۆ چەند مانگەی ماوە ئەمە بچەسپێن یاخود باشترین چارەسەر بۆ موچەی موچەخۆران کە هەمیشە لە دڵڕاوکیدا نەبن چییە بە بۆ چوونیەوە بەڵێ ئەو مادەی یاخود ئەو بڕگەیەکەوە بڕگەی جیم بوو تەمان لە مادەی دە موازنەی ساڵی 2009 ئەم بڕگەیە بە هەمان شێوە ئێستا ماوەتەوە گۆڕانکاری زۆر بەسیتی تیاکراوە مەسەلەن پێشتر باسی ئەوەیە کرد کە بێ 250,000 بەرمیلی ڕۆژانە بدا بە شەریکەی سۆمۆ ئێستا بیا بە شەریکەی تەسویقی نەوتوە هەمان بڕگە ماوەتەوە گەر بێت حکوومەتی هەرێمی کوردستان ئیلتیزامی نەکرد بۆ بڕەپارەیە بە جۆری قانونی ئیداری مالی مادەی 27 کە ئیستقطاعی نسبەی زیانە یاخود ئەو ڕێژەیە کە زیانی لەیەکەوێت لە داهاتی گشتی عراق لێ ئەبڕدرێت یعنی هەمان مادە ماوەتەوە بەڵام ئایا ئەوە لە پەرلەمانتی ئەپەڕێ ئەو مادەیە لە پەرلەمانتی ئەپەڕێ چونکە لە 2019 کە تێمان پەڕاند بۆ وعدیەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان ئیلتیزامەکە هەموو 2019 تا تقریبا ناوەڕاستی 2020 بۆ بڕگەیە ئێمە توانیمان موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان لە ناو یاسای موازنەدا پەسەند ینی با بڵێن جێگیر بکەین وەکو ئەندامانی لیژنەی داراییەوە بە گوێرەی ئەو چوارچێوە یاسایی کە هەبوو بەڵام ئایا ئەمجارە لە موازنەی 2020 تا ینی ڕێگە ئەدەن ئەم مادەیە بڕۆ ئەمە وەسێتە سەرەوەی کە گفتوگۆکانی ئێمە بەڵام ئەمێ زۆر بە وازەحی بڵێم ئێمە زۆرینەی ئەندامە کوردەکانی لیژنەی دارایی متفقین لەسەرەوەی کە ئەوەی کە داکۆچی لەکەین موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان و شایستە دارایەکانی خەڵکی کوردستانە و بەو ئالێتی کە ئێمە خۆمان پێمان وایە زمانی ئەوە دەکات کە بگاتە دەستی فەرمانبەران بە هەر ئالێتێک لە ئالێتەکان داکۆچی لەو چوارچێوەی ئەەکەین ئێمە کە ئەڕۆینەوە بۆ بەغا بۆ لەگەڵ یەکەم گفتوگۆمان لەگەڵ لەسەر پرۆژە یاسای موازنەی 2020 کە طبعا تەسەورەکەین بە دواشیدا موازنەی 2020 بە خێرایی بێ پێم وایە تەحەدا گەورەکە و با بڵێن ئاڵنگاریە گەورەکە لە موازنەی 2021 ئەبێ کۆبوونەوە ئەکەین لە بینی خۆمانەوە هەمومان يعني تقريبا لاني كم زورينا متفقين لسرويكا فشار ياخذ هەوڵمان بە ئاراستی ئەوە بێت کە چۆن وابکەین حکوومەتی هەرێمی کوردستان بەرپرسیارانەتر مامەڵە بکات لەگەڵ موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان کە بەداخەوە ئێستا نایکا و یەکێک لەو شانەی کە ئیشی لەسەرەکەین مەسەلەی نسبەی لێبڕینە یعنی ئەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان بە شێوەیەکی نایاسایی ئێمە لە چوارچێوەی یاسادا لە عێراق لە موازنەدا جێگیری بکەین کە ئەمە تعویزاتی مۆزەفینی هەرێمی کوردستانە یعنی تعویزاتی مۆزەفین یعنی موچەی فەرمانبەران باشە و ئێمە لەوێ جێگیری کەین و لەوێ بە یاسا جێگیری کەین و لەوێ بێ بۆ هەرێمی کوردستان بەڵام ئێوان لێرە بە شێوەیەکی نایاسایی و بەو عقلێتە چەتەیە لە سەدا 20 لێ ببڕن ئێمە داکۆچی لەم سیستەمە ناکەین لە ڕاستیدا باشە بەزەوەی کە بەرز ناو لێناوە لێ دزین سەپارەکە لە بەغدا شۆدێ بۆ وەکو پەرلەمانتارانی کورد لە بەغدا فشارێک دروست ناکەن بۆی کە ئەوەی کە خۆت ناوت لێناوە لێ دزین نەبێ ئەو لە سەدا 21 بۆچی فشارێک دروست ناکەن وەکو پەرلەمانتارەکان زانی کاک حەکیم بە بەردەوامی فشارمان دروست کردووە بە بەردەوامی قسەمان کردووە بە بەردەوامی ئەوەی کە پەیوەست بێ بە ئێمە تۆ بێ خەڵکی کوردستانیش و جەنابیش و هەموو کەسیش بە گوێرەی حەجمی ئێمە لە ناو پەرلەمانی عێراق چاوەڕوانی ئەو فشارەمان لێ بکات کە هەیە ینی خۆتان نەزانن زۆرینەی کورسیەکانی کورد لای پارتیە لە دوای ئەو لایەشێتی نیشتیمانی کوردستانە ئێمە چەندەنجێکی کەمین کە لەوێ بەو نەفەسە گوێ نادەین بەو تۆمەتە حیزبیانە گوێ نادەین بەو تۆمەتە شەخسی و بنەماڵیانەوە خۆتان نەزانن بە بەردەوامی لە میدیاکانەوە تەنانەت پەلاماری ژیانی شەخسیمان و تەنانەت تۆمەتی زۆر ناشرینی مستەوانزممان بۆ دروستەکرێت تەنها لە پێناوی کە فشارمان دروست کردووە بەڵام ڕێگەم بدە لەناو قەوسێکە ڕاستیەک بڵێم لەسەر مەسەلەی فشار لە دوای 2014 تا ئێستا یەکێک لەو پرسیارانی کە بە بەردەوامی بە دوای ئەچم ئەوەیە کە بۆچی هێزە شیعیەکان و لە پاڵیشیاندا هێزە سونیەک با بڵێن دەست ڕۆیشتووەکان لە لیژنەکانە لە ئیعلامە لە بەرچاوی خەڵکە بە بەردەوامی وا دەریە بڕن کە ئەوانە فشارەکەن لە حکوومەتی هەرێمی کوردستان و لە دژی سیاسەتی نەوتین و ئەوانە بەڵام لە ژوورە تاریکەکانە یاخود لە نەتیجەی نهائیە بێدەنگن جاری پێشوو کە ڕۆیشتینەوە بۆ بەغا چەند زانیاریە کە بەشێک لەو زانیاریانە لای برای خۆشەویست مامۆستا ئەحمەد حاجی ڕەشیدیش توانن لێ پشتڕاست بکەنەوە بۆمان دەرکەوت کە پارتی دیموکراتی کوردستان لە داهاتی نەوت مانگانە و بە شێوەیەکی ڕێکخراو یارمەتی بەشێک لەو هێزە شیعیانە لە ناو قەوسێکەوە بەشێکیش لە هێزە سونیەکانەدا لە داهاتی نەوتی هەرێمی کوردستان بۆی بێدەنجیانکە هەر بۆیەشە توانیوێتی بە بەردەوامی لە دوو ئاستایاریان لەگەڵا بکە هەندێک لەو هێزە شیعیانە لە ناو پەرلەمانتارەکانیان ئەیکەن بە هاتوو هاواروانە بەڵام لە ژێرەوە خۆیان پشکیان هەیە لە داهاتی نەوتی هەرێمی کوردستان ڕەشوە وەرەگرن
پارەیان بۆ دەڕوات بەڵێ پاریان بۆ دەڕوا بە شێوەی هێن ینی هێزەیە ماگانە 5 میلیۆن دلار چۆتە سەر حسابێکی تایبەتی بانکی بۆیان لە داهاتی نەوت یاریمی کوردستان زۆرێک لە هێزە سونیەکان لە بینی قەوسێکە تەمان منە قسانەکەم ئەمە قسانە بەرپرسیارەتی ئامادەشم لە سەریان بڕۆمە بەردەمی دادگا زۆرێک لە هێزە سونیەکان شخصیەتەکانیان لە هەولێر بەرژەوەندیان بۆ دروستکراوە بەرژەوەندی مادی بەرژەوەندی جاییتر بە پێدانی ڤێلا و بە پێدانی شوقە و بە پێدانی عەرزە و بە پێدانی مەساڵحی تیجاری بە یاخودنا بۆیە کاتێک کە دێتە بەرچاوت یانیان خەڵکی کوردستان بێتە بەرچاوی فشاری چەند پەرلەمانتارێکی وەکو ئێمە دەبینێ لە بەرامبەر ئەوەی کە ئەو داهاتینەوت بەکارەهێنێ و ئەو لە ئەمری واقعا دەسەڵاتە و ئەتوانێ عەرزە ببەخشێ و ئەتوانێ هەموو شتێک بکا بۆی کە ئەو ململانەیە لە ئێمە بباتەوە لە بەغا ینی بۆی خەڵک واقعەکە بزانێ بەڵام ئێمە مانایەوە نییە کە فشارەکانمان کاریگەری نەبوو ینی کازمی لە بەردەم احتیاجێکی گەورەدایە لە لیژنەکانە کە ئێمە قسەکەین ئەوان ناوێرن دەم بکەنەوە لە مێدیایە کە ئێمە قسەکەین محاججی ئێمەیان پێ ناکرێەوە کە بەرەو ڕووپیان ئەڵێن بڵێ ئێوە خۆتان بەشێکی لەو شتەیە شەریکن ینی خۆ ناتوانن لاری لێ بکەن ینی فشارەکانی ئێمە لانی کەم ئەگەر یعنی لانی کەم لە ڕەتفعلی ئەوانە دەرەکەوێت کە تا چ ڕادەیەکە ینی هەر کەسێک با بڵێن سەیری میدیای زەردی پارتی بکە و سیر بکە بزانێ بە چ زمانێک گفتوگۆ لەگەڵ ئێمە ئەکەن و بە چ زمانێک دەیانەوێت ڕەدی ڕەخنەکانی ئێمە بدەنەوە تێگا کە ئێمە کاریگەریمان هەبوو یاخودنا باشە بەس ئەوەی کە وتت داهاتینەوت ئێستا خەڵک موچەی پێ نادرێ لێرە چۆن داهاتینەوت بۆ هێزی تر بەکاردێنرێ بۆ کڕینیان یاخود لە ئاسینا و خۆشدا ئەم کڕینە هەیە کڕینی حیزب بێ میدیاکار بێ ڕۆشنبیر بێ بەڵام لەولاوە موچە نەدرێ بە فەرمانبەر و موچەخۆری ڕاستەقینە ینی مە چەند جارێک گوتومانە ینی مەوەکو ئەو مانگەی لێ هاتووە کە حەوجێ بە ئەنگوست نییە طبعا ینی خۆ ئێستا ینی کڕینی وەلای ئەمانە وەکوی کە جنابەت باس کە چ ڕۆژنامەنووسە چ لە بینی قەوسێکە بەناو ڕۆشنبیرە یان حتا ئەوانەی کە باوچیان خۆیان دایکیان هەرچی عائیلەیان هەیە هەر هەمویان لە بەغا و بە پارەی بەغا و بە موچەی بەغا و بە ژیانی بەغا ناویان دەرکردووە ئەسڵەن خەڵک ناسیونی ئێستا دێنەوە بۆی کە تەنها لە پێناوی ئەوەی کە بڕۆن چاپلوسی بکەن بۆ پارتی و بۆ بارزانی باس لەوە دەکەن کە گوایە ئەوان کوردێکی زۆر ڕەسەنن بۆ ئەوەشی بیسەلمێنن کە کوردێکی ڕەسەنن ئەبێ بڕۆن شایەتی بدەن بۆ کاک مەسعود کە هەر ئەو فریاد ڕەسەوە لە بەرامبەریشا کۆمەڵێک جنێویش بن بە ئێمە و کۆمەڵێک تۆمەتیش بۆ ئێمە دروستکەن بۆی کە ینی یازانم ینی هەستەکەم لە هەنێ بارە شعری کە ئەڵێ بێحیایی باوە ئەمڕۆ قوڕ بە سەرداکە حیا بزبت بۆ کۆمەڵک لەمانە نووسراوە بەڵێ کاکە ینی خۆ داهاتی نەوت بۆچی بەکاردێت ینی داهاتی نەوت بۆ بەعسکەر تاریەتکردنی کۆمەڵگەکە بۆ مێدیای نەوتی یعنی داهاتی نەوت کۆمەڵگەکەی پێوێران کراوە ئەسڵەن ئەم چەتەیە ینی من ئەماوەیە چ تۆزە هەڵوەستەم کردووە لەسەر مەسەلەی هێنانی دەرمان و هێنانی موادی مخدر واللهی کۆمەڵگەی کوردی لە بەردەم مەترسێکی ئێزگار گەورەدایە کە زۆر مەترسی دارترە لە هەرچی جۆری گەندەڵیەکانی ترەکە لە ڕابردووە کردویانە تەنها لە پێناوی ئەوەی کۆمەڵک فلسیان دەستکەوێ و لە هەردوو زۆنەکە بەرپرسیارە مەسئولەکان مادەی هۆش بەردێنن ئاگادارن بەڵێ مەسئولەکانی یەکێتی و پارتی ئاگاداری ئەو تیجارەتی مخدراتە هەنووە من کۆمەڵک سەرداویشم دەستکەوتووە کۆمەڵک زانیاریشم لایە و ئیشی لەسەرەکەین ئەمە هەڵتەکاندنی کۆمەڵگەی کوردی یعنی ئەمانە مشکلەکە ئەوەیە بۆ تێر ناخۆن بۆ واز ناهێنن کە سامانی سەرزەوی و ژێرزەوی ئەم میلەتەیان بردووە بۆ تێر ناخۆن کە خەڵکەکە بێ موچە بووە بۆ تێر ناخۆن کە خەڵکەکە موچەی لێ ئەبڕن و بە ئاشکرا دەستەکەن بە جیرفانی و پارەکەی لێ ئەدزن ئێستا ئەیانەوێش مجتەماعەکە هەڵتەچێنن مناڵەکانمان ئایندەی کۆمەڵگەکە هەڵتەچێنن یعنی هیچ ئەوە ناکەن لە پێناوی چەند دەفتەر دۆلارێکە ئەڕۆن موادی مخدرە هێنن و لەم کۆمەڵگەیە بڵاویەکەنەوە تەنها بۆی بخۆیان بە خێرای پێی دەوڵەمەند بن یعنی ئەمە چ بەرپرسیارەتیەکە ئەمە چ جۆرە دەسەڵاتێکە کە ئەمانەوە هێنیەکەن لە هەمووشی مهمتر کە دەمەکەنەوە پێیان وایە ئەوانە کوردێکی زۆر ڕەسەنن وە کوردبوون بە ئێمەمانە نەفرۆشنەوە کە هەموو تاوانمان بریتە لەوەی کە ئەمانەوێت بەدەنجێکی بەرز و نەبین بە بەشێک لەو کەسانەی کە ئاڵای سپیمان هەڵکردو بەرامبەر بە ئەجێنداکانیان باشە بەس زۆر جار قسە لەسەرەوە دەکرێت کە کێشەی ئەوە لە بەغداد وەکو کۆمەڵێک پەرلەمانتار لەگەڵ حکوومەت هێرێم چییە کێشەکە لەسەر چییە وە لە میدیاکانی دەسەڵاتیشەوە تۆمەتبارتان دەکەن ناو و ناتۆرەی زۆرتان بۆ دادەتاشن خۆی لە ڕاستیدا کێشەی ئێمە لەگەڵ حکوومەت هێرێمی کوردستان کێشەی گەندەڵیە یعنی ئەم حکوومەتە حکوومەتێکی فاشیلە ئەگەر حکوومەت بە شێوێکی ڕێگوپێک موچەی بدایە داهاتی نەوتی باش شەفاف ئاشکرا بکردایە داهاتی
مەرزەکانی ئاشکرا بکردایەوە ژیانی خەڵک خۆش بووایەوە فعلەن سلمی مجتەمەعی و ئاشتی کۆمەڵاتی بپارێزرایەوە بەرچاوی ئێمەوە بەرپرسەکانیان خەریکی تیجارەتی مخدرات نەبوونایەوە هەمووانیان نەکردێت تەمان ئێمە داکۆچیمان لێکردن و ئێمە دیفاعمان لێکردن بەڵام کە عکسەکەی ئەوە ئەبینی مەسەلەن چۆنە بێ دیفاعی لێ بکەین من بۆ خۆم پێم وایە داکۆچیکردن لەم حکوومەتە داکۆچیکردن لە زوڵم وانەشی کە داکۆچی لێکەنیان بەرژەوەندی مادیان هەیە خودەوەتە لەو حملەیە ترسن کە حملەی ئەوەی کە لە دژی ئێمە دەستیان پێکردو بەڵام لە ڕاستیدا ئەوەی کە بۆ دنیا و قیامەتی ئێمەمانان گرنگە بریتە لەوەی کە لە وتنی ئەو حەقا سڵ نەکەینەوە ینی لە وتنی ئەو ڕاستیانە سڵ نەکەینەوە پاشان بەڕاستی ڕاستیەکە ئێمە ڕوون بێ ینی من تەمەنامە کردم حکوومەتی هەرێمی کوردستانە لە هەموو حکوومەتێک سەرکەوتوتر بێ من تەمەنامە کرد ئەم کابینەیە بە تایبەتی کە لە سەرەتاوە وا ئیدعایان کرد کە علاساس ئەمە کابینەیەکی زۆر جیاوازە زۆر ناجح بێەوە تەمەنامە کرد کە ئێمە دیفاعی لێ بکەین بەڵام کە لەسەر ئەرزی واقعا ئەیبینی گەندەڵی قوڵتر بۆتەوە کە ئەیبینی ینی چەتەیی لە مەرزەکان ینی ئێستا وای لێهاتووە قەت لە سەردەمی ترا پێمانەیە بەم شێوازە بوو بێ وای لێهاتووە ڕێگەی ئاسایش لەگەڵ ڕێگەی مەرزەکان جیاوازە هەر بەڕێی ئاسایشە سیارەت هەرچیت بهێنە بە بەردەوامی سیارە لە دەرەوەی ڕێسا و ڕێنماییەکانی گومرگ و گومرگکردن بە بەردەوامی دێ پێشتر وتیان مۆدلێکیان دیاری کرد بوو نازانم 2010 بوو چی بوو ئێستا هەرچی سیارەکەی لە دووبێەوەی هێنن لەبەرەوەی حیزبێکی سیاسی نسبەتێکی دیاریکرا و پارەی لێ قازانجەکە ئێتۆ ناتوانانی کۆنتترۆلی هەمووانە بکەیت چاوەڕوانی ئەوەکەی من لێو بێدەنگ بم یەک دوو مەسلەی حکوومەتی عێراق و کازمی من پەرلەمانتاری سلێمانیم نوێنەری خەڵکی سلێمانیم باشە لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئەو کەسانەی منیان نردووە بۆ بەغا کە خەڵکی سلێمانیە ئەمانە موچەکەیان لێ ئەبردرێ ئەگەر من دیفاعی لێ نەکەم چێ دیفاعی لێ بکە چکە هەنێک پێیان وایە ئەڵێنەوە ئیشی ئەوە لە بەغایە لە سلێمانی نێ با بە من نوێنەراتی سلێمانیەکەم خۆ من ڕاستە من نوێنەراتی عێراقەکەم بەگشتی بەڵام بازنەکەی من بازنەی سلێمانیە ئێتۆ معقولە من ئەو کەسانی کە دەنجیانداوە بە من موچەکان لێ بدزرێ من قسە نەکەم وەڵا ئیشی من لە بەغدایە نەخیر ئیشی من پێش هەموو شتێک بریتێ لە داکۆچکردن لە کەرامەتی ئەو خەڵکەی کە دەنجی داومەتێ ئەو خەڵکەی کە منی نردووە منی کردو بە نوێنەر ئێمە وا لە نوێنەرایەتیکردن تێگەیشتوین پاشان ئەوە ئێمە نەبووین خۆ دەنگمانداوە بە کازمی ئەوە ئێمە نین لە مێرگەپان داوەتیەکەین ئەوە ئێمە نین تەحیەی بۆکەین ئەوە ئەوانن بۆچی تەحیەی ئەوان و داوەتی ئەوان و شەش لەسەر خەنەفەیەک بۆی ڕیزە بن لە کاتێکا کازمی هەر بۆی خەڵکی کوردستان بزانێ تا ساڵێک لەمەوبەر لە ریزی سێمی سیاسەکانی عێراقیش نەبوو لە ریزی سێمیشانە بوو ئێستا هەمویان خەریکن تەحیەی بۆکە نانێکیان وای لێهاتۆ تووڕابن لەسەرەوەی کە هینە با بڵێن زۆر بایەخ بە ڕسم و بەهینیان نەدەن یعنی ئەم ئاستە لە دابەزین بەڵام لەبەر ئەوەی ئێمە گوێ بەم جۆرە قسە و تەخوین و هێرشانە نادەین و ئەڵێن حکوومەتی هەرێمی کوردستان حکوومەتێکی گەندەڵە ئیتر بە بەردەوامی لە میدیاکانە پەلامارمان دەرێت حەزەکەم واضح بێ بەش بە حاڵی خۆم نە بە نیازی خۆ کاندیدکردنەوە نە هیچ ئامانجێکی سیاسی لە پشت ئەم قسانەوەیە بەڵام وەڵاهی یەکێک لە شانازیەکانی تەمەنم کە شانازی پێ بکەم سەنگەرگرتنە لەم گەندەڵەی کە ئەمانە ئەیکەن و هەتا ئەو ڕۆژەشی ئەمان خەنە ژێر خاکە لەسەرم نەفەسە بەردەوامە بین ئیتر هەرچی تۆمەتێک هەیە ئیدەنە پاڵمان بابیدەن هەرچی هێرشێکی ناڕەوا هەیە ئەیکەن بابیکەن لە ڕاستیدا بەقەدەر حەزی ئەوان بۆ ئەو گەندەڵی کە لە ئاغاکانیانەوە فێری بوون و دیفاعی لەکەن بەقەدەر حەزی ئەوان ئێمەش حەزمان لەو ڕێباز و ڕێگەیە کە لێوەی فێر بووین ئەو ڕێباز و ڕێگەیە کە لە 2009 لەگەڵ نوشڕە مستەفای بوو چوونەتە سەنگەرێکەوە وەلی لا نادەین و بەردەوامی شەبین لەسەری و هەرچی تۆمەتێکی شێ بابی دەنە پاڵمان چیشیان پێ نەکراوە بابیکەن باشە بەزۆکۆ معلوماتێکی تازە بوو بەنیازنی خۆی داات خۆت کاندیدکەوە نەخێر بۆچی ماندوو بوون مەسەلەکە ماندووبوون نییە مەسەلەکە ماندووبوون نییە و من دوو جار چوومەتە بەردەمی ئیرادەی ڕایگشتی میلەتەکەم هەردوو جارەکە سەرباری تەزویرێکی زۆر بە سەرکەوتووی لێ دەرچووم و هیچ یاسایەکیش نییە بۆی ڕێگری بکالەوەی کە کەسێک خۆی کاندید بکاتەوە بەڵام لانی کەم قەناعەتی ئێستای من و بەشێک لە هاوڕێکانم ئەوەیە کە ئەم خولە خۆمان کاندید نەکەینەوە تەمە ناکەین بەشێک لەوانەی کە لانی کەم ئێستان سەرنجیان لەسەر ئەدایی ئێمە هەیە ئەوان بڕۆن خۆیان کاندید بکەن و ینی پێشتریش ڕامگەیاندووە کە بۆ خولی داهاتوێن ئەنجومەنی نوێنەران خۆم کاندید ناکەم باشە بەس زۆرجار باز لەوە دەکرێت بەڵام ئەوە بمانێ عەفوم کە باوە تاوەکەم ئەوە بمانێ ماندووبوون نییە یعنی لە هەر شوێ بم تەنانەت ئەگەر لە ماڵەکەی خۆمە هاوڵاتیشی ئاسایش بم ئەو زمان و ئەو نەفەس و ئەو قسەکردن و ئەو داکۆچەی کە هەمە لەوەی کە خۆم پێم وایە حەق و ڕەوایە ئەگەر بە حەماسی زیاترەوە بەردەوام نەبم کەمتر نابم باشە بەس وەکو یەکرێزی دەڵێنەوە لە یەکرێزی کوردیش لە بەغداد لاتەنداوە ئەو سەفەی کە کوردایەتیە تێکتانداوە
یەکریزی جارێ ئەو کوردایەتیە لای من هەر ئەو کوردایەتی ئەوان لای من یەک فلز ناکە یعنی ئەسڵان بەناوی ئەو کوردایەتی و 70 ساڵە کۆمەڵگەی کوردی وێرانەکەن ینی خۆزگەیەک بەرنامانە کرد بێکەوە بەس لەسەر کوردایەتی و بزانیت کوردایەتی چی کردووە لە میلەتە بە درێژایی ئەم 70 ساڵە بەڵام مەسەلەی ئەم یەکریزیە لە ڕاستیداما ینی یەکریزی نیشتیمانی نییە ئەمە قەنەعەتمان بە یەکریزی نیشتیمانی لە پێناوی ئامانجی باڵایە ئەزانی ئەم یەکریزی یەکریزی پارتیە ئەوانەی کە لەناو حیزبەکانی دەرەوەی یەکێتی باسی یەکریزی وەکو دروشم بەرزەکەنەوە ئەیانەوێ پاساوی ماستاوکردنیان بۆ پارتی بە وشەی یەکریزی بدەن سیرکە نمونەیەکی بەسیط باسەکەم قانونی هەڵبژاردننی ئەم جارە کە ئێستا بە حساب هەمویان دژین حیزبە کوردیەکان ئێمە دژی بووین چونکە مازانی قانونێکی خراپە هەڵبەتە خاڵی گەشیشی تایە ناڕۆی قانونەکە سەرۆکی پەرلەمان ڕۆیش بۆ هەولێر لەگەڵ کاک مەسعود و سەرکردەکانی پارتیدانیش ئیتیفاقی کرد لەسەر مووسڵ و هاتەوە یاساکان تێپەڕاند و بەشێک لە ئەندامانی پارتی نیسابیان بۆ تاوکردن و یاساکە تێپەڕی کە چوونەوە ئیتیفاقە ژێربەژێریان کرد پرسیان بە هیچ حیزبێکی کوردی نەکرد ئێستا کە حسابی خۆیان کردووە کە یاساکە ڕەنگە زەرریان لێبە هاتوون لەگەڵ حیزبەکانە ناوێڵەن وەرن با یەکریز بین بە یەکەوە یاساکە ڕەتکەینەوە زانیەوە ینی لە بەرنمەیەکی ڕوبەڕووشە کاگنەوشیروان زۆر بە جوانی باسی ئەو یەکریزیەکە ئەو یەکریزیە باس لەوەگە یەکریزی نیشتیمانی شتێکە ئێمە قەناعەتمان پێێتی بەڵام یەکریزی بریتینە لەوەی پارتی هەر قسەیەکی کە ئێمە بڵێن بەڵە بەسەرچاو جا ئێستا بەشێک لەو حیزبانەی کە و بەشێک لەو نوخبە سیاسیی کە ئێوێ پاساوی کلکایەتی خۆی بۆ پارتی بدا ئەنی دروشمێکی بەرز کردوێتەوە ناوی دروشمی یەکریزی ئەگەر نا یەکریزی پرۆسەیەکی نیشتیمانیە پرۆسەیەکە لە سەرەساسی بەرژۆندی نیشتیمانی بنیاتەندرێ نەک لە سەرەساسی بەرژۆندی حیزبی کە من ئێستا بەداخەوە بیستومە کە تەمەنا ئەکەم لە بینی قەوسێکە ڕاست نەبێ ئەوەیە کە ئێستا عقڵێتیان گەڕاوەتەوە بۆەوەی کە پێشنیاری ئەوە بکەن کە لیستی هەڵبژاردن بێ بە لیستێکی داخراو و تەمەنا ئەکەم ئەمە لانی کەم لە کوردستانە جێبەجێ نەکەن یعنی لە کاتێکە عراق ئەوێ بیکە بە تەرشیح فەردی بێ ینی واز لە لیستیش بێنن لیست هەر لیستی حیزبیش نەبێ فەردی بێ و ئەیانەوێت تا ڕادێکی زۆر هەڵبژاردنەکە بکەنەوە ئێستا ئاراستەی پارتی بە جۆرەی زانیاریەکانی منەوەیە کە داوا بکەن ئەسڵەن هەڵبژاردن بڕاتەوە بەرەو قائیمەی داخراوە ئەگەر ئەمەیان ڕەنگ لە عراق بۆ نەکرێ ڕەنگە لە کوردستان جێبەجێ بکەن باشە بەس وەکو دۆسیەی نەوت و موچە بڵێن بەڕێزت دوو خولی پەرلەمانە لە بەغداد کار دەکەم و جارێ بەرپرسانی هەرێم دەڵێن ئامادەنەوت ڕادەست بن کەشێکی ئەرێنی هەیە و توێژەکان بەرەو پێش چوون بەس بۆچی ڕێکەوتنێکی گشتگیر و کۆنکرێتی ناکرێت هەم بۆ نەوت و هەم بۆ موچەش بۆ هیچ تر موچە خۆران نەبنە قوربانی کەرمانە زۆر فاشلن کاگ حەچیم خۆنەوت ئێستا شار بەدەست ئاشتی هەورامەوە ینی ئەمانە سەرەتا وێنەیەشیان دروست کرد على ئاساس ئاشتی هەورامیان دوورخستۆ دوای کردیانەوە بە هینیانیوانە جاریش کە لە پشتەوە هێنایانەوە کردیانەوە لە پەنجەرەوە کردیانە دەرەوە لە دەرگاوە هێنانە ژوورەوە جاریشتر کردیانەوە بە یاریدەدەری مەسرور بارزانی و ئێستاش مەلەفی نەوت هەر بەدەست ئەوەوە ئەو خۆی تەحکومەکە بە مەلەفی نەوتەوە و بێجگەلە و هیچ کەسێکی تر نییە و ئەویش چۆنی بوێ لە بەرژەوەندی خۆی ئاوا ئاراستەیەەکە و بووە بەهین هەمووی بۆ بە ئەقتاعیات هەمووی بووە بە بەرژەوەندی بچووکی گروپ هەندێک لە نەوتەکە عیدی فلان و هەندێکی عیدی فلان و ئەوانەیە و ئێستا مەلەفی نەوت بووە بە قەرزێکی ئەوانە گەورە و قەبە عێراق ناوێرە خۆی لێبە ینی مەلەفی نەوت یاریمی کوردستانەوە کە هەموو جارێ ئەمانوت بەردێکی ئەوەندە بەردێکەوەندە نەزانانە لە بەرژەوەندی گیرفانی کۆمەڵی خەڵک خراوەتە دەریاوە خۆ هەر دەرنایەت یعنی ئێستا عێراق هەکاکە نەوتەکە بفرۆشن من مستحقاتی شەریکاتم پێ نادرێ یعنی گەر ئێستاوانە بڵێن هەموو مەلەفی نەوتی کوردستان وەرە لە ئێمەی وەرگرەوە لێیان وەرناگرنەوە چونکە قەرزەکە زۆر قەڵەکە بووە و بیریشن نەچێ هەموو شیرینەی کە وەرە گیرا و جاریش تریش هەر لەم ستۆدیۆیە وازانم باسم کردو بە 5 ملیار لە بینیانە بزرە و 5 ملیار دلار لە بینی دوو کابینەی کاک ینی کاک نێچیر و کاک بەرهەما بزر نەبوو ینی بە بەرچاوی خەڵکەوە ئێ خۆی یان ێزانی چی جاری وهەیە ئێستا ئەمڕۆ کە تەلەفۆنی لەگەڵ کردم بۆی بێم قسە بکەم ینی بەشێک لە ئەرچی نوێنەرایەتیکردنی ئێمە بریتێ لە وتنی ڕاستیەکان و من زۆر قەناعەتم بە قسەکردن و زۆر قەناعەتم بە ڕاستیەکانی گوتن هەیە و هەمیشە گوتن باشترە لە بێدەنجی ئەمانە متفقین لەسەری بەڵام زۆر جار بیلەوە کەم هیچ شتێک ماوە نەیڵێن بەدەنجێکی زۆر بەرز لەبەرەوە ینی پێشم وایە خەڵک ئێستا زۆر جار مایکی ئێوە مایکی کەناڵەکانی تری وەکو NRT-وانەی ترە بینم لە ناو خەڵکە ینی زۆر جار کە گوێ لە خەڵکەگری هەستەکەی بە هوشیارێکی زۆرەوە قساکەن ینی خستەکەی خەڵک هوشیارەکەی بای ئەوە پێگەیشتووە کە ئومێدت پێی هەبێ بەوەی کە ئیتر ئەم دۆخە بەم شێوازە بەردەوام نابێ و من نووسیویشمە ینی هاتنی تەنانەت هاتنی ئاخرجاری کازمی و دەرکەوتنی ئەم تووڕێی خەڵک لە کازمی کە لە ڕاستیدا کازمی ڕەنگە لە ڕووی واقع ئاسترابێک زیاتر نەبێ بەس دەری خستکەلانی کەم ئاژبەتاڵێکی تری بەڕێوەیە بەوەی کە خەڵکی کوردستان گەیشتە بینەقاقەی لەم سوڵتە سیاسیە و مەرج نییە تا سەر ئاوەلی قبولکە ئاژبەتاڵەکە چییە؟
ئاژبەتاڵەکە ئەم جارە مەرجنی وەکۆی هەفتا و چوار بێکە پەیوەندی بە مەلەفی ئەمنی و دانانی چەک و هەڵۆشانەوەی شۆڕش و بەداردادانی ئەو ئیرادە گەورەیەی ئەو سای بزوتنەوەی ڕزگاری خوازی بوو ڕەنگە ئەم جارە بە پلەیەکەم اقتصادی بێ خۆ دەزانی ئێستا شەڕی دنیا ینی لە دنیادا بۆ بە اقتصاد ینی هەر وڵاتێک هەر هینێک کە بە اقتصاد کەوتی ئیترە بێ بۆ ئێستا ینی هەر پرسیارێک ینی ئێستا ئاژبەتاڵ ینی ئاژبەتاڵ ینی چی من نازانم سوورە زەردە مۆرە چۆنە تۆ حکوومەتێک بەداهاتی ناوخۆی بەداهاتی نەوتی بەو پارێش کە لە بەغداوە دێ نتوانێت موچەی تەواو بە و لە 121 لە خەڵک ببڕێ ئەمە ئاژبەتاڵ نییە بۆ ئێمە ئێستا لەناو ئاژبەتاڵە ناژین بۆ ئەمە ئاژبەتاڵ نەبوو کە وتیان سبەینێکە ڕیفراندۆمان کرد ئەوەی دەوڵەتتان بۆ دروستەکەن و بۆ ڕۆژی دواتر وتیان بۆ خاتری خوا دەرگاکان دانەخەن و گفتوگۆمان لەگەڵا بکەن بۆ ئەمە ئێستا ئاژبەتاڵ نییە قرار بوو حکوومەت سنوورەکە جیاکەنەوە یان دو سنووری بە خوێن جیاکراوەوە هەر بە خوێن ڕاتەوە هەموو سەرۆگۆزیرانەکە دێ فێربوون تەحیە بۆکەن ینی خواش بەتاڵ لەمە زیاتر ئیرادەی میلەتێک وەڵڵاهی ئەو ڕۆژەکە ئەو مەقتەعەم بینی ئەو پیرە پیاوەی کە ئێوێت دەستی کازمی ماچ بکە چەند جارێک لێ مایەوە نەمتوانی تا کۆتایی سەیری بکەم ئەمانە ئیرادەی خەڵکیان ئاوە تێکشکانووە باشە وەلەو یعنی مامەڵی کازمی مامەڵێکی نەجیبانە بوو بەبستم ینی خواگەر ئەمانە ئاژبەتاڵ نەبێت چی ئاژبەتاڵە سوپاس دەکەم ناوبڕێکمانە دوای ناوبڕەکە دەگەرم وڵای بەڕست بەڵە بینەرانی بەڕست ناوبڕێکی کورت و دەگەڕینەوە وڵاتەن لەگەڵمان بمێنەوە تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام چونکە شیر لە ژیانی هەموماندا گرنگی خۆی هەیە من باشترین شیرم بۆ خێزانەکەم هەڵبژاردووە هەموو کات شیری ئاڵتونسا بە منداڵەکانم دەدەم بۆ ئەوەی مێشتێکی چالاک و داهێنەرانەی هەبێت من بە شیری ئاڵتونسا کێک و شیرینی دروست دەکەم شیری ئاڵتونسا ڕۆڵێکی گرنگی لە خێزانی ئێمەدا هەیە 100% سروشتی تامێکی نایە ئایا تا ئێستا کێشەی کارەبات هەیە؟ بێزار بوویت لە کێشەی کەمی کارەبا و بڕانی بەردەوامی؟ بە دوای کارەبایەکی بەردەوام و بێکێشە و تێچووی کەمدا دەگەڕێیت؟ ئەوە فانسی پاوەر سەرجەمە و کێشانەی بۆ چارەسەر کردویت بە دانانی سیستەمی سۆلار و وەرگرتنی وزە لە خۆرەوە با بەکارهێنانی باشترین مەوادی ستانداردی جیهانی کە سەرجەمیان گرنتی چەندین ساڵیان لەگەڵدایە بە سەرپەرشتی ئەندازیار و ستافی شارەزا و بازمون کارەکان جێبەجێ دەکرێن ئەم سیستەمە دوورە لە تێکچوون و هیچ تێچوویەکی ڕۆژانەی نییە هەروەها بە دۆستی ژینگە ناسراوە و ژینگە لە پیسبوون دەپارێزێت فانسی پاوەر بۆ داهاتوویەکی ڕووناکتر ناونیشان سلێمانی شەقامی مامۆستایان نزیک شەقامی قەنات تەلاری جاسەنە 0 153 85 ئەم قڕاناوی چالاکە حەزی لە چپسێکی چاکە بۆیانینی لای تاکە زۆر تەندروستە و زۆر پاکە ئەم چەشناوی باریە حەزی لە چپسی نینیە نینی تامی سروشتیە هیچ چپسێک وەک ئەو نییە هەر جوانیش کوڕێکی جوانە حەزی لە ئاهەنگێرانە لە یادی لەدایک بوونەکەی چپسی نینی بوو هەڵبژار دەکەی نینی هاوڕێی مناڵانە تامی خۆشە و بێزیانە بۆن و ڕەنگی هەمە جۆرە شێوە و قەبارەی زۆرە بشاری نینی تامێکی لە یاد نەکراو برنجێک بخۆن کە دڵنیابن لەسەر چاوەکەی چونکە تەندروستیتان لە هەموو شتێک گرنگترە برنجی سروشتی شیمال باشترین جۆری برنج لە تەواوی دنیا ئەویش بەهۆی ئەوەی لە خاکێکی بەپیت و جەوێکی شێدار و باراناوی شیمالی ئێراندا دەڕوێت برنجێکی سروشتیە و هیچ مادەیەکی کیمیایی و حافزەی تێکەڵ نییە و هیچ زیانێکی بۆ سەلامەتی و تەندروستی و قەڵەوی نییە بگرە زۆریش بەسوودە پێکاتە و ڤیتامینەکانی برنجی سروشتی شیمال پرۆتین ئاو ڤیتامین ئی کالیسیۆم ئاسن مەگنیسیۆم منگەنیز پۆتاسیۆم ڤیتامین B1 B2 B3 B5 B6 واتە ئەم برنجی کارگەکان نییە خاڵی بێت لە ڤیتامین بەڵکو و چڵتوکە و خۆمان کڕی دەکەین شێوازی لێنانی لەگەڵدایە بۆ دەستکەوتنی برنجی سروشتی شیمال پەیوەندی بکەن بە 0 353 27 هەر کات تاقیتان کردەوە خۆتان بڵاوی دەکەنەوە تۆپ ئارت
تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕست کاک وشار بگەرمە و لای بەڕز سەبارەت بە باسمان لە موچەی موچەخۆران کرد کە لە هەرێمی کوردستان لە سەدا 21یان لێ دەبڕدرێت بەڵام ئێستا کێشەیەکی تریشێ ئەو فەرمانگانەی کە ئەو موچەخۆرانەی کە سەر بە فەرمانگە فیدراڵیەکانن لە هەرێم ئەوانیش کێشەی دواکەوتنی موچیان هەیە بڵین یەکێک لەو فەرمانبەرانە کۆمنتی نووسی و دەڵە 3 مانگە موچەمان وەرنەگرتووە هیچ بە دوارە چوونێکێ بۆ چ کێشەکەیان بۆ چارەسەر ناکرێت بەڵێ بەداخەوە وازانم 76 یان نزیکی 80 ڕۆژ ئەمانە موچیان وەرنەگرتووە ئێمە لە سەرخەتین بەداخەوە مەژێکی شترە لە ئەو بێخەمیانەی یاخود ئەوانێکی شترن ینی هەزاران عائیلە تەسەور کە 80 ڕۆژ موچە وەرنەگرن دائیرەکانی جنسیە و ئیقامە و با بڵین پاسپۆرت و کارتی زانیاری ئەوانە باسەکەم هەرێمی کوردستان ئەمانەش زەحیەی بینی هەردوو حکوومەتن بەڕاستی ینی نابەرپرسیارەتیەکە حکوومەتی عراق و حکوومەتی هەرێمی کوردستانیشی تێدایە بەڵام ئێمە دەمێکە داواکەین کە ئەم مەسلەی میلاکات یەکلاکەنەوە و حکوومەتی هەرێمی کوردستان ئیلتیزام کا بەو چوارچەوەی ئیتیحادیەی کە هەیە ئەم عامەیە کە لە هەولێردا ناوە بۆ بە بەڵایەکی گەورە و ئەم دایرانە دایرەی ئیتیحادین یعنی با لە ڕووی ئیداری و لە ڕووی موچوو هەموو شتێکەوە بچنەوە سەر بەغا هەر جارێک باسی ئەوم کردبێ لەبەرەوەی ئەمانە بە حیزبی بەکاریانەهێنن لەبەرەوەیانە بۆ لە هەڵبژاردن لە هەموو ئاستێکا بەکاریانەهێنن بەداخەوە باس کێشەکە چیە کە موچەکەیان نادرێ بۆ کێشەکە بەشێکی پەیوەندی بە مەسلەی تەمویلەوە هەیە کە هەر لە بینی حکوومەتی عراق و حکوومەتی هەرێمی کوردستان کێشە هەیە مەسلەی لەسەر مەسلەی پارە بەشێکی ئەوەیە بەشەکەی تریەوەی بە جۆری زانیاریەکانی منەوەیە ئێستا کە وەزیری نوێی داخلیە وەزیری نوێی دارایی هاتوون ئەڵێن حکوومەتی هەرێمی کوردستان بە ئەمان جۆر بە حکوومەتی هەرێمی کوردستان خۆی جواباتەوە لە مانجی دەی وا ئەزانم دەی ساڵی 2012 وا ئەزانم دەی 2012 هیچ یەک دیناری دەواری ئیتیحادی نەناردۆتەوە یعنی هیچ داهاتێکی دەواری ئیتیحادی نەناردۆتەوە بۆ خەزێنەی گشتی ئەوە بێجگەلەوەی ئەمانە لە ڕووی ینی میلاکاتێکی خەڵکی زۆریان تەعین کردووە لەسەر ئەم دائیرانە ئەو تەمویلەی کە لەوە دەبێ حکوومەتی هەرێمی کوردستان خۆی بخاتە سەری چکە پێشتر موچەی ئەمانە بەرز بوو ئەوانەش بەشێکی زۆری خزم و کەسوکانێکی یعنی بەهێناویانە تا ئەوێنێکیان هەر دەوام ناکەن تەمەن خەڵکی زۆر دڵسۆزی تێدا ئەوانەی کە دەوامەکەن ئەوانەی کە ئەیمۆمانەندا کوچیان لە یەکەین ئەوانەی کە با بڵێن فەرمانبەری ڕاستەقینن لەوێ خەڵکی زۆر دڵسۆزن لە مستەوای هەموو کوردستان بەڵام یعنی مامەڵەیەکیان لەگەڵ ئەکەن مامەڵەیەکی زۆر پۆلیسی ئاخر زانیاری کە بە من گەیشتووە لە هەولێرەوە وتویانە هەر فەرمانبەرێک باسی نەبوونی موچە یان تەنانەت لایکی ئەوەش بکا کە لەسەر مەسلەی موچەکانیان ئەنووسێ یاخود تەنانەت کۆمنتێ بنووسێ فەصلی یەکەین یعنی تۆ تەسەور کە ئەو غەدری لەسەر ئەم دایرە ئیتیحادیانە هەیە چییە؟ 80 ڕۆژە موچیان وەرنەگرتووە بەهۆی نابەرپرسیارەتی هەردوو حکوومەت و بە پلەی یەکەمیش حکوومەتی هەرێمی کوردستان چونکە ئەرچی ئەوانە یەکلای کاتەوە لەگەڵ بەغداد و قبوڵیشیان نییە هیچ کەسێک تەنانەت لە فەیسبووکەوە کۆمنتێ بنووسێ بڵێ موچەکەم یعنی تۆ سەری ئەمەکە ئێمە لەسەر خەتین و ئاخر جار لە وەزارەتی ناوخۆ تەمویلی ئەم چەند مانگە ڕۆیشتووە بەڵام خۆتان نەزانن یعنی ئامر بصرف حکوومەت یعنی سەرۆکی حکوومەت و وەزیری داراییە قرارە یعنی تەمویلێک بێ و ئەم تەمویلە سەرف بکرێەوە مە تەمە ناکەین کە این بکرێەوە من زۆر جار بڕوان پێ بکە زۆر جار ینی لێرەشەوە داوای لە بردنیان لێ بکەین زۆر جار تەنانەت لە فەیسبوک هەندێک معلوماتی ناینووسم و بڵاوی ناکەمەوە بۆی کە تووشی نەبن ینی بەشێک لەو فەرمانبەرانەڵم بەڵکە حکوومەتی هەرێم خۆی بڕواز بە ینی بەهەز بە بەرپرسیارەتی بکە و نەڵێن وەڵا ئەمە چکە جاری وە هەیە ئەوەندە نابەرپرسیارن تۆ معلوماتێک گەڵێ یان پەرلەمانتارێک لە برادرانی معلوماتێک گەڵێت تەنها بۆ ئەوەی عکسی ئەمە بسەلمێنە نەچن عقوبەی فەرمانبەرەکانیان نەدەن مەسەلەن بۆ نمونە گەر بڵێنەوە تەمویلەکە هاتووە ماوەیەک دوایە خەن بۆی بڵێن نەخێر نەهاتووە لەبەرەوە يعني موضوعی دەوایری اتحادیەکان قەزیەکی زۆر ئەخلاقی گەورەیە یعنی ئەمانە 80 ڕۆژە نزیکی 80 ڕۆژ وەکوتم 76 ڕۆژ کتانی هاتی هەفتە بێ بە 80 ڕۆژ موچیان وەرنەگرتووە و بەداخەوە بە پلەی یەکەم مدیرەکانیشان بەرپرسیارن مدیرەکانیان بێ فشاری گەورە بکەن هەموو ئەو دائیرانە داهاتیان هەیە داهاتی گەورەشیان هەیە و سێ چوار جۆر داهاتیان هەیە باشە معقول نییە ئەمانە بە بەردەوامی ئیشەکەن و هەر کەسێکیش ڕێ بکەوێتە دایرەکان زانن ئەم دایرەی اتحادیانە ئیشەکانیان بەڕاستی بە ڕێکوپێچیە ڕوا بەڕێوە موچە شوەر نەگرن لە بەرامبەرە 80 ڕۆژ بهێنە بەرچاوی خۆت خێزانێک کابراایە ئەگەر کرێکی بێ ئەگەر کرێکی بێ ئەگەر مناڵی ساوای هەبێ ئەگەر بە هەموو سەرچاوەکەشی ئەم داهاتەیە 80 ڕۆژ موچە وەرنەگرێ ئەمە بە عەقڵی چێ و بە ڕیشی چێ و بە ویژدانی چێ ڕەوایە باشە بڵین سەبارەت بە چارەسەری دۆخێرەم ئەوەی کە لە ڕووی موچۆ لە ڕووی سیاسیەوە چارەسەر چیە سەی چارەسەرێک هەیە بۆ دۆخی هەرێم ئەگەر چارەسەرەکە هەیە لەکوێیە
ئەزانی کاگ حەکیمە ئەوەی کە بەدیدی من ینی چارەسەر تەنها بریتە لەوەی کە ئەم حکوومەت هێرمی کوردستانە هەڵبوەشێتەوە ئەم کابینێت چکە کابینێکی نابەرپرسیارە بەدیدی من ئەم کابینەیە تا ئێستا ئەوە ساڵ زیاتر تێپەڕیەوە ئەڵە چاکسازی یەکەم و چاکسازەکەی کووە یعنی من بەڕاستی ئەمێ بزانم یعنی ئەوانەی کە بە بەردەوامی باسی چاکسازی یەکەن و چاکسازی تاکۆتایی ئەمێ بڵێن ئەمە 1 2 3 و 4 ینی کوا کامەیە ئێ باشە معقولە مەسەرەن تۆ لە وڵاتێکای فەرمانبەرەکانی بە 6 ڕۆژموچەیە گۆرەگرن بە لاقرتاوی لە سا 20 لێ بڕێ فەرمانبەری داوای اتحادی ئەم 4 فەرمانگەیە 80 ڕۆژە موچیان وەرنەگرتووە باشە وەکوتم مەسلەی هێنانە ناوەی کاڵا لە ڕێگەی ئاسایش و لە ڕێگەی خەتی ئاسایشەوە ینی لەم خەتی ئاسایشەوەیە کە یعنی هیچ پەیوەندی بە گومرگ و شتەوە نییە ئێمە بەم شێوازەیە مەسلەی بڕۆ لە ئەطراف لە سنوورەکانە لە پارێزگای هەڵبجەوە دەست پێ بکە تا ئەگەیتە دهۆک هەموو ئەو شوێنە سنووریانە بزانە مەسلەی هێنانە ناوەی مخدرات و ئەوانە چەند بە خێرایی پەرەی سندووە تۆ هەموو ئەوانت کردووە یعنی چارەسەر چیە بەدیدی من چارەسەر بریتە لەوەی کە جەبهەیەکی سیاسی نوێ دروست بکرێ ئەم جەبهە سیاسی نوێیە لانی کەم ڕێگری لەو ناباڵانسیە بکە کە لە تەرازوی هێز لە کوردستانی عێراق لە بەرژەوەندی پارتی دروست بووە کاڵم لە بەرژەوەندی پارتی من مەسلەی ڕق نییە لە بەتایبەت لە پارتی ئێستا حکومڕانە پارتی ئێستا هەموو مەلەفە حسیارەکانی بەدەستەوە ینی کێشەی من کێشەی شخصی نییە لەگەڵ پارتی من نەزانم لە پاڵ پارتیایەکێتیش گەندەڵە من نەزانم گۆڕانیش بەرپرسیارە من نەزانم حیزبەکانی تریش هەمومان بەرپرسیارین باشە بەڵام ئێستا پارتی مەلەفی نەوت مەلەفی دەرەوە مەلەفی حکومڕانی قەزا پەرلەمان هەمووی بەدەستەوەیە ینی کۆنتڕۆلی کردو هەمووی ئەبێ ئەم ناباڵانسیە تێک بدرێت و جارێک کە باڵانس بۆ معادلەی سیاسی بێتەوە بەدیدی من چارەسەر بریتە لە دروستکردنی جەبهەیەکی نوێ بۆ ڕاگررتنی ئەوە جێندا مەترسیدارانە چونکە مشکلەکە ئەوەیە ینی پارتی لەگەڵەوەی کە باڵادەستە هێزشی نابەرپرسیاریشە ینی مجازەفەکە بە مقدراتی ئەم میلەتەوە ینی ڕێفراندۆمێکی گوو لە مجازەفە گەورەکان کە ئێساشە من تۆ باژەکەیە دەین و بە بەردەوامی خەریکی مجازەفەکردنە تەنانەت لە معادلاتی دەولیە ینی خۆتان نەزانن کە ماکرۆن هات بۆ بەغا و ئەو دژاتێکی ئێستا لە مستەوەی دەولیە بۆ ئەردۆگان دروست بێ 2 ڕۆژ دوایەوە کاگنێچیروان بە سەردانێکی ڕانەگەیەندرا و فەریدە سەسەردی یەکێتی ئەڵێمە بۆ ئێمە مفاجا بوو لە میدیاوە زانیمان کە ڕۆیشتووە بۆ تورکیا ئەڕوا بە ئەردۆگان ئەڵێ یعنی مامعناه مەسیجەکەی بریتە لەوەی ئەڵە مەرجعی ئێمە تۆی ئێمە مجازەفەکردنە بە ئێمە بە ژیانی ئێمە بە هەموو کوردستان بۆی ئەم ئەجێندانە ئەجێندای مەترسیدارن ئەبێ ڕابگیرێن بۆ ئەوەی ڕابگیرێنە بێ جەبهەیەکی نوێ هەبێ کە لانی کەم جارێک کە باڵانس بۆ کوردستانی عێراق لە مەسلەی سیاسیە لە ناو پەرلەمانە لە دەروی پەرلەمان بجێڕێتەوە و وەختی خۆی لە بارێکیە نەوشیروان مستەفا بۆیە بزوتنەوەی گۆڕانی دروست کرد چونکە یعنی لاریەکی زۆر لە دەسەڵاتە لە بەرژەوەندی پارتیا دروست بوو ئەو کاتە بەهۆی پرۆپارتیەکانی ناوێشێتیەوە ئێستا بە تەواوەتی خەریکە لارە بێ بە تایبەتی لە دوای نەمانی مام جەلال و کاک نەوشیروانەوە و پێویستە و معادلەی ڕاست بکرێتەوە بۆ ئەوی ڕاست بکرێتەوە من بەدیدی من پێویست بە دروستکردنی بەرەیەکی فراوان هەیە کە لە دەرەوەی ئەو بازنە تەقلیدیەی کە هەز بە دوونیەت و هەز بە خۆ بە کەمزانیەکە لە بەرامبەر پارتی و نەماڵی بەرزانی و ئەمانەیە تۆ پێویست بە دروستکردنی جەبهەیەکی نوێ بانی کەم قەناعەتی من و بەشێک لە هاوڕەکانی من بریتە لەوەی کە ئێمە لە ئێستادا پێویستمان بەوە هەیە کە جارێکتر باڵانس بۆ معادلەی سیاسی لە کوردستانی عێراق بجێڕینەوە و بۆ ئەوەی باڵانس بجێڕینەوە لە بری ئەوەی بە بەردەوامی دابەش بین پێویستمان بە جەبهەیەکی یەکگرتوو هەیە باشە هاوڵاتیەک بڵێن کۆمنتی نووسیوە دەڵە بە حکومەوەی کە پێشتر لەگەڵ نەوشیروان مستەفا کاری کردووە هیچ وەڵامێکی هەیە بۆ قسەکانی مەلا بەختیار لەبارەی نەوشیروان مستەفاوە وەڵا ئەمڕۆ لە فەیسبوک چەند وردەسەرنجێکم یاداش کردووە بەڵام لە ڕاستیدا ینی گرەی مەلا بەختیار بەرامبەر بە نەوشیروان مستەفا گرەیەکی کۆنە یعنی لە سەردەمی ئاشەوە تا ئەم لەحزەیە بە بەردەوامی لەگەڵ یا ئەژی و لە دوای وەفاتیشی ینی دوای مردنی کاک نەوشیروان پێچی ئەم گرەیە گەورەتر بوو بێت چونکە ڕەنگە و پێیوا بوو بێ بە مردنی کاک نەوشیروان کاک نەوشیروان کۆتایی ئێستا کە ئەزانێ کۆتایی نەهاتوونەوە معنەویەکەی هەر گەورەیە ئەوانەی تر با بڵێن برینەکانی کولا بێتنەوە جیالەوەی کە ئێستا مەلا بەختیار لەناو خۆی یەکێتیشدا لە دۆخێکی لە معادلەیەکی زۆر هامشیایە یعنی لە کۆنگرەیە بینیتان ینی هیچ محلێکی نەبوو لە عێرابا ئێستا لە سەرکردایەتیەکەی خۆیان کەوتۆتە تەقا یعنی چێ لە مقابلەی ئاڵێ ئەوانە وەختی خۆی لە حیمای من بوون ویستویان ڕسمم لەگەڵا بگرن یعنی هەر کەسێک ئەگەر بەدیقەتەوە گوێی لە بەرنامەکەی ڕوودا و گرتبێت تێگا کە لە ڕاستیدا ینی نەفەس یاخود حاڵەتی دەرونی و سایکۆلۆژیکە بەختیار چۆن بووە بەڵام سەرنجێک کامەوێ ینی لە ڕێی پەیامە وەلانی کەم بیگەێنم مادەم ئەم بەڕێزەش پرسیاری کردووە دوو خاڵی خێرایە یەکیشیان
سیرم لە لانگرانی یەشێتی و لە قیادەی یەشێتی و لە هاوسەرۆکانی یەشێتی دێ ئەوەی کە مەلا بەختیار ئیهانەیەکە مێژووی یەشێتیە ئەوەی کە مەلا بەختیار پەلاماریەدا مێژووی یەشێتی هەرتەنا مێژووی نوشا مستەفا نیە نوشا مستەفا لە مێژووی یەشێتی بێنە دەرەوە هیچ شتێکی وای تێدا نامێنێتەوە بێجگەلەوە لە پاڵێدان لە نوشا مستەفا ئیهانەی مام جەلالیشە خوا لە هەردووشیان خۆش بێ باشە ئیهانەی مام جەلالیشە چونکە بە جۆرە لە جۆرەکان باس لەوە دەکا کە على ئاساس لە بەردەمی نوشا مستەفادا مام جەلال ئیرادەی هەر نەبووە باشەمانە لە کوێن یعنی ئەمە یعنی لە بریەوەی کە ئەمان جواب بنەوەی سەڵان زیاتر قاعدەی گۆڕان جواباتەوە بەڵام مەفروض بوو بە هەمان نەفەس قاعدەی یەشێتی جواباتەوە ئەمە یەک دوو نێچیروان بارزانانی نەبوو خۆی بکا بە تەرەف لەم شتەیە ینی بەخشینی 2 سەعات بە مەلا بەختیار لە دۆخێکە بۆ ئەوەی کە بێ کۆمەڵێک با بڵێن برین هەڵباتەوە ئەنی کۆمەڵێک گۆڕ هەڵباتەوە کە جگە لە ناکۆچی و کۆنەقین و دوژمنایەتی و شتێشتری لە سەوز نابێ بە ڕاستیە ئەمە نەبوو نێچیروان بارزانی ئەمە بکە هەرچەندە ئەمە بەشێکی دوورنێ لعبە نەک دوورنیە من دڵنیام لەوەی لعبەی پارتی ئەزانی کاک حەکیم پارتی ئێستا شێوازێکی زۆر تایبەتیان هەیە بۆ بەلاڕێدابردننی فکری خەڵک یعنی هەر کاتێک مۆزوعێکی سیاسی گەرم دێتە پێشەوە پارتی شتێک دروستەکەن هۆشی خەڵک هەمووی لا ئەبەن لەسەری ئەی بەنەسەرەوە ینی مەسەلەن وەختی خۆی ماوەی پێشوباسی ئەوە کراکە گوایە لە دانیشتێکی پەرلەمانی کوردستانە مەسلەی بانکێشکردنی سەرۆکی حکوومەت و یاخود ئیستیجوابی سەرۆکی حکوومەت و وەزیری دارایی و ئەمانە دێتە پێشەوە پەرلەمانتاریشیان باسی یەکێک لە سەحابیەکان یاخود یەکێک لە با بڵێن عوسمانی کوڕی عەفانەکە ڕزا و ڕەحمەتی خوای لێ بێ و هەموو مۆزوعەکە بوو بە قەزای عوسمانی کوڕی عەفان باشە دوایی دێتە سەر مەسەلەن بۆ نمونە نێچیروان بارزانی ئەوە بە خاتف ئەڕوا بۆ هین ئەڕوا بۆ تورکیا هەموو کۆمەلگەی کوردی مەشغوڵە بێ بۆچی چوو لەسەر چی چوو پرسیار دروستە بێ ئێوەمانان ئەنووسین ڕایگەشتی بۆ دروستەکەین هونەرمەندێکی خوان هێنن ئێڵەن جەنابی سەرۆک هاوارە هەموو فەیسبوک و کۆمەلگەی کوردی زیارەتەکەی نێچیروان بارزانیان بیر چوە هاتنە سەر ئەم مەسەلەن هاتنی کازمی شکانەبوونی باشە بەتەواتی شکانەبوونی و خەڵک با بڵێن ڕایەکی گشتی گەورە لە ژیان دروست ببوو ئێمە کاک مەلا بەختیاریان هێنا 2 ساعات هەموو مۆزوعەکەی گۆڕی بۆ مەسەلەی کاک نەوشیروان و ئەو مێژوەی کە چەند ساڵی بەسەرات تێپەڕێ لە کاتێک کاک نەوشیروان تا خۆی لە ژیانە بووە ئەڵێ 20 ساڵ لەمەوە پێش زیاتر لە 20 ساڵ ئەڵێ ئەوە یادداشتەکانی من خۆم نووسیمەتەوە ئەوەی لە کەناری دان و بۆ بۆخی ناوزەنگ و زنجیرە یادداشتەکەی کە پێوەستە بە دیوی ناوەوەی ڕووداوەکانی کوردستان ئەڵێ تا لە ژیانم جوابم بنەوە پیاوێک جورئەتی ئەوەی نەبوو بێت تا خۆی لە ژیانە جوابی ماوە جوابی باتەوە ئێستا کاتێ جوابیاتەوە ئەو لە قەبرەکە یعنی لە ڕاستیە من بۆ خۆم پێم وایە هەر ئێوە خۆی بێنێتە ناوباسان و دووریش نییە مەسەلەن یەکێک بەیدەقێک بێت لە بەیدەقەکانی پارتی بەکاری بێنن لەبەرەوە شایستەی جواب نییە بەدیدی من باشە دوا پرسیارم سەبارەت بە پێشتر داوای کشانەوەی بستنەوەی گۆڕانتان کرده بوو وەکو فراکسیۆنیش پەیوەندەکانتان هەڵپەسارد بوو ئێستا هیچ چاوڵێکەیە بۆ کشانەوە یاخود کشانەوە لەم کابینێ بە دیاریکرای بۆچی هەر جەخلەوە دەکەن بکشێنەوە لەم کابینێ بە کورتیش بێ سپاس دەکەم ئێمە وەکو فراکسیۆنی گۆڕان لە پەرلەمانی عێراق هەر 5 هاوڕێکم ینی بەخۆمەوە سوورین لەسەر ئەو ناوەرۆکی ئاخر بەیاننامە یاخود سەرەت یەکەم بەیاننامەش کە داوامان کردووە بستنەوەی گۆڕان لەم حکوومەتەوە لەم دەسەڵاتە بەم مۆدێلی ئێستا بکشێتەوە و تەنانەت باسمان لەوە کردووە کە دەکرێت لە کۆی پرۆسی سیاسی بکشێنەوە تەنها لە پێناو ڕازگۆبوون لەگەڵ ئەو بەڵێن و ئاماژە سیاسیانی لە سەرەتای دروستبوونی بستنەوەی گۆڕانەوە لە 2009 بە خەڵکمان داوە و پێمان وایە مانەوەی گۆڕان لەم حکوومەتەدا خزمەت نە بە گۆڕان نە بە پرۆسی سیاسی نە بە خەڵکی کوردستان ناکات و پێمان وایە ئەم پرۆسە سیاسیی کە گەندەڵیتیان نغڕۆ بووە و ئەو پرۆسە سیاسی کە بە پرۆسێکی دوور و درێژ لە کوردستانی عێراقیشەتی و پارتیتیا بەرپرسیارن گۆڕان هیچ پێویست ناکە بە بەشداری ساڵێک 2 ساڵ 3 ساڵێک و کابینەیەک خۆی بکا بە شەریشی ئەم بەدکاریە و ئێمە لە سۆنگەی دڵسۆزیمان بۆ بزوتنەوەی گۆڕان و بۆ ئەو ڕێبازەی کە وەختی خۆی نوشا مستەفا ڕەنگڕێژی کردووە و ئەو ئامانجانەشی کە بە خەڵکمان داوە لانی کەم لە هەڵبژانی 2010 کە نوشا مستەفا لە گۆڕا بۆ لە ژیانیشانە بووە بۆ ڕازگۆبوون لەگەڵ ئەو ئامانجانەی کە بە خەڵکمان داوە ینی ئەو بەڵێنانی کە بە خەڵکمان داوە داوامان کردووە کە گۆڕان بکشێتەوە هەتا ئێستاش وەکو فراکسیۆنی گۆڕان لە پەرلەمانی عێراق سوورین لەسەر ئەو داوایەمان بەڵێ سپاس دەکەم زۆر سپاس بۆ بەڕست هۆشار عەبدوڵڵا ئەندامی پەرلەمانی عێراق کە لەم بەرنامەیە لەگەڵمان بووی سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس بۆ ئەو کارم تا بەرنامێکی دیکە خواتان لەگەڵ